جواز نبوو پەیامەکە وەک سەرۆکی هەرێمی کوردستان بەناوی سەرۆکی هەرێمی کوردستانەوە هاتووە بەڵام هەر وەک سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئەو پەیامە بنووسێ من پێم وایە ئەوە تێبینیەکە کە هیوادارم دووبار نێتەوە باشە چونکە من لەگەڵ ئەو بابەتە پەرەگرافێکە لە چ پەرەگرافێکدا ئەمە دانیشتنی 23 سەرۆکی پارتی بچێنە سەرۆکی هەرێم دانیشتنی 23 حزەران بە هەموو پێوەیەکی قانونی دانیشتنێکی بە تەواوەتی قانونی بوو ئەجا ئەگەر باگراوندەکە بڕۆ کاتمان نەبێ ئەو دانیشتنا زیاتر لە 1 ساڵە ئەو بابەتە بەلای کەمەوە ئەم بابەت و پرۆژە پێشکەشکردنانە دەبووە پارتی دیموکراتی کوردستان پێش هەموو هێرە سیاسیەکان پرۆژە هەبێت لەبەر ئەو بابەتە شتێک نییە ئەمە عیب نییە سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە و ئەزمە و قەیرانەکەش قەیران و پرسی سۆکراتی هەرێمی کوردستانە مەفروض بوو پارتی مبادرە بۆ چارتەکردنەوە قەیران و چۆشێ بکات بەڵام بە پێچوانەوە ئێستا ئێمە ئەمڕۆ کۆتاییمان بە خولی تەشریعی پەرلەمانێنە و لێرەوە بۆ یەکشنۆ پەرلەمان دەکەوێت عوتڵەی تەشریعیەوە لە 19 هەشت واتای هێشت عوتڵەی تەشریعی کۆتایی نەهاتووە ویلایەتی بەڕێز سەرۆکی هەرێم کۆتایی پێ دێ معقول نیە ئێستا کە ئێمە خولە تەشریعیمان کۆتایی پێناوە ئێستا کە من ئەندای پەرلەمانی کوردستان دانیشتوم من نازانم ڕۆیای پارتی دیموکراتی کوردستان و پرۆژەی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەو بابەتە کە معتەدیلترین فیگە سیاسەکانی پارتیە ئێستا کە ئەو قسەی دەکە بیر لۆ دەکردەوە ئەگەر کەسێک معتەدیلەکەیان ئەوە قسە بکە ئەی ئەگەر باڵەتون ڕۆکە پاتە دەبێت بیکەیسی بێتە ژوورەوە لەگەڵ خۆی يعني هالرشي شري ناخو هالرشي لكيو باسي سازان ما هالرشي جنزاني خوين قرمكو هالرشي بو انا تاكسي واقع دكتور مقاطعه نموت هالرشي وش هالرشي مكان هنا وكو حزب كانت لكم والله فيني فكوتنوا بمزوان دمرنو كنت هاي بيدي وانا حزب تخلد اواني شو تقدار يعني هي بداخو كذا وانا بك بارتي ببليه كم تي مسؤوله اواني